کۆبوونەوەیە بۆ کەمکردنەوە و یەکخستنی نرخی گۆشت لە کەرکووک. نوێنەری بەشێک لە فەرمانگە خزمەتگوزاریەکان و دەستگا ئەمنیەکان لە نێو ئەم کۆبوونەوەیەن. بڕیاردرا نرخی گۆشتی نەرما بکرێت بە 15,000 دینار و گۆشتی گۆلک بە ئێسکیشەوە بکرێت بە 12,000. حددنا الحقيقة أسعار اللحوم في محافظة كركوك. نرخی گۆشتمان دیاری کرد لە کەرکووک بۆ هەر کیلۆیەک گۆشتی نەرمە 15,000 دینار و بۆ گۆشتی گۆلک بە ئێسکەوە 12,000 دینار دەبێت. گۆشتی بەرخ 15,000 دەبێت. برنە دەرەوەی ئاژەڵ بۆ دەرەوەی سنووری کەرکووک بە هەموو جۆرە قەدەغەیە. ڕێگا دەدرێت هەموو جۆر ئاژەڵێک بهێنرێتە کەرکووکەوە بە پێی مەرجە تەندروستیەکان. ئەم ڕێکارانە تا نزمبوونەوەی نرخی گۆشت دەگیرێنە بەر. طبعا هالسنة يعني المربي الحيوانات خلينا نقول محلي ما له أي ئەم ساڵ بە خێوکەرانی ئاژەڵ هیچ بیانویەکیان نییە بۆ پێی لە وەرگایەکی لەبار هەیە. ئەگەر بیان و بەرزی نرخی ئەلەف بێت ئەوە بە بەراورد بە ساڵانی پێشوو نرخەکەی کەمترە، بەڵام دەبینین نرخی گۆشت قۆرق دەکرێت و هەر فرۆشیارێک بە ئارەزوی خۆی نرخ دیاری دەکات، بۆیە دەبێت چاودێری لەسەر نرخەکان هەبێت. هەر گۆشت فرۆشێک لە ناو شار ئەگە سەرپێچی ئەم بڕیارە بکە حتمما ئەو لیژنانیکەوە ئەمڕۆ پێکێنراوە کە پێکاتوە لە لیژنەکانی بەشی کە ئەمنی وەتەنیتیەیە کە جیازی ئەمنی وەتەنیتیەوە جیازی ئەمنی جەرمی و بنەظمیتیە بەپێی ئەو قانونیکەوە بۆ دیاری کراوە سڵاحیەتی ئەویان هەیە کەەوە ئەو کەسانێکەوە سەرپێچی ئەم بڕیارە بکەن بدرێ بە دادگا. دوای بڕیاری کەمکردنەوەی گۆشت دەچما لای چەند قەسابێکی کەرکووک. حیوان گرانە جاری هێشتا ناتوانێت قەسابی کاتە 15,000 ناتوانێت حالێ ناتوانێت 15 زیاتر لەسەر خۆیەکەوێ بخۆم بە گران بکرم و بازان بفرۆشم ئەبێت لە مەیدانەکە وەڵاوە بەدەست حکومەتە غێر بەدەست منەوتو نییە. بڕیارە لیژنەیەکی ئەمنی بۆ سەرپێچیکاران لە کەرکووک پێک بهێنرێت و هەر قەسابێک پابەندی نرخە نوێیەکانی گۆشت نەبێت سزا بدرێت. ئەگەرچی ئیداری کەرکووک بە مەرکەزی نرخی گۆشتی لە بازاڕەکاندا دیاری کردووە، بەڵام وە قەسابەکان ئەڵێن تاوەکو نرخی ئاژەڵ هەرزان نەکرێت ئەستەمە بتوانرێت بەو نرخی دیاری کراوە گۆشت لە کەرکووکدا بفرۆشرێت. کارۆن محەممەد کورساد نیوز کەرکووک.